بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمان گێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. ئەوڕۆ بە کورتی دەڵێم پلە و پایەی زەکاتدان و حیکمەتەکانی زەکات. ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە خوای پەروەردگار ماڵ و سامان و دارایی پێداون پاکی بکەنەوە بەهۆی زەکاتدانەوە، بەرەکەتداری بکەن بەهۆی زەکاتدانەوە، فەرمانی خدای پەروەردگار جێبەجێ بکەن، چونکە زەکات یەکێکە لە پایەکانی ئیسلامەتی. خوای پەروەردگار دەفەرمێ خذ من ئەموالهم صدقة تطهرهم بها وتزكيهم بها. خوای پەروەردگار دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵ و سامانیان وەربگرە، زەکاتیان وەربگرە، سەدەقاتیان لێ وەربگرە. ئەو ماڵ و سەروەت و سامانە ئەو زەکاتە کە دەیدەن ماڵەکەیان پێی پاک دەبێتەوە، بۆ خۆشیان پێی پاک دەبنەوە، هەم ماڵەکەیان پاک دەبێتەوە و هەم بۆ خۆشیان پاک دەبنەوە لە گوناه و لە تاوان و لەوەی کە زەکات نەدەن کە تاوانبار ببن. خوای پەروەردگار دەفەرمێ وأقیموا الصلاة وآتوا الزکاة. ئەی ئینسان، ئەی موسڵمان، ئەی هەر کەسێک کە خۆت بە موسڵمان دەزانیت، نوێش بکە و هەروەها زەکات بدە. نوێش پەیوەندیە لە بینی ئینسان و خدای پەروەردگاردا، زەکات پەیوەندیە لە بینی ئینسان و کۆمەڵگادا، لە بینی خەڵکدا بەگشتی بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵگا بەهێز بێت لەگەڵ یەکدیکەدا، بۆ ئەوەی ڕەحم و بەزەی لە بەرامبەر یەکدیکەدا هەبێت. وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. دڵنیا بە ئەی ئینسان هەر خێر و چاکەیەک، هەر بڕیارێکی خوای پەروەردگار کە جێبەجێ دەکەی کە پاداشتی هەیە، هەر خێرێک دەکەی لە لای خدای پەروەردگار دەیبینیەوە بە چەندان قات لەوەی کە بەخشیوتەوە، لەوەی کە زەکاتت داوە و لەوەی کە بڕیارەکانت جێبەجێ کردووە. خوای پەروەردگار بەپێی ئیخلاسیەت و نیەتەکەت پاداشتەکەت گەورە دەکات و بە چەندان قات خوای پەروەردگار پاداشتە دەداتەوە و هەرچیەک کە بیکەی دڵنیا بە لە لای خوای پەروەردگار دەیبینیەوە، وەکو دنیا نییە بە زایە بچێت. زۆر جاران ئینسان خزمەتی کەسێک دەکات یان هاوکاری کەسێک دەکات، دەڵێ وەڵا کاکە بە بەلاش چوو ماڵەکەم، بەڵام ئەوەی کە بۆ خوای گەورەی دەکەی دڵنیا بە خوای پەروەردگار بە زایای نادات. تەجیدوه عند الله، دەیبینیەوە دڵنیا بە لە لای خوای پەروەردگار بە چاکتر لەوەی کە کردوتە. ئەبی دەردا بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خمس من جاء بهن مع إيمان دخل الجنة. پێنج شت هەنا لەگەڵ ئیماندا، لەگەڵ ئیمانێکی بەهێزدا، هەر کەسێک ئەو پێنجانە جێبەجێ بکە، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە، خوای گەورە دەیباتە بەهەشتەوە. جایەکێک لەوانە وأعطى الزكاة طيبة بها نفسه. یەکێک لەو شتانەی کە ئینسان دەباتە بەهەشتەوە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکی صحیحە، دەفەرمێ ئەوەیە کە زەکات بدات بەڵام بە دڵێکی زۆر ئاسوودە، بەڵام لە دڵەوە هەست بە ناڕەحەتی نەکات، بەڵام کە زەکات دەدات خۆشحاڵ بێت لەگەڵ ئەوەی کە زەکاتەکەی دەدات، ئەوە مایەی چوونە بەهەشتە. ئەوە هەر کەسێک ئەو شتەیە بکات، زەکات بدات، ئەو چوارەکانی دیکەش جێبەجێ بکات، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە، خوای گەورە دەیباتە بەهەشتەوە. ئەو کەسەی کە ماڵ و سامانت هەیە، بیر لەوە مەکەوە کە هەندێک لە ماڵەکەت دەکەیە زەکات، بیر لەوە بکەوە ئێستا چەند کەس هەیە زەکات وەردەگرێ، ئەلحەمدولله ئەتۆ ماڵت هەیە زەکات دەدەی، کەواتە ئەتۆ کە زەکات دەدەی دیارە خوای گەورە ماڵی پێداوی بۆیە زەکات دەدەی، ئەی بۆ کەسێکی دیکە زەکات وەردەگرێت. سوپاسی خوای پەروەردگار بکە کە ماڵی پێداوی زەکات دەدەی، نەک لەو کەسانە بی کە زەکات وەردەگری. ئای ئێستا چەند کەس هەیە خۆشحاڵە بەوەی کە ماڵی هەبوایە، نەک ئەوەندەی کە دیاری کراوە زەکاتی لێدەدا، ڕەنگە دوو قاتیش زەکاتی لێدابایە ئەگەر ماڵ و سامانی هەبە. کەواتە ئەتۆش کە خوای پەروەردگار ماڵ و سامانی پێداوی بە ڕەحابەتی سەدر و دڵەوە،
ئەو زەکاتەیە بدە ئەوە مای چوونە بەهەشتە و پاداشتە لە لای خوای پەروەردگار. سبحان الله، خوای گەورە ماڵ بە ئینسان دەدات کە ئینسان زەکاتی لێ دەدات، ئەو زەکاتە خێر و پاداشتە بۆ ئینسان، مای چوونە بەهەشتی ئینسانە. یەکێکە لەو هۆکارانەی کە ئینسان دەباتە بەهەشتی خودای پەروەردگار. ئەنجا حکمەتەکانی زەکاتدان لە دنیا و لە دوا ڕۆژدا چین بۆ ئینسان؟ حکمەتەکانی زەکاتدان و فەلسەفەی زەکات بریتیە لە چی؟ یەکەمیان جێبەجێکردنی فەرمانی خدا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم. جا هیچ شتێک لەوە گەورەتر نییە ئینسان فەرمانی خدا و پێغەمبەر جێبەجێ بکات صلی الله عليه وسلم. وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. خوای گەورە دەفەرمێت گوێڕایاڵی خوا و پێغەمبەر بن، بەڵکو بەهۆی ئەو گوێڕایاڵیەتان خوای پەروەردگار ڕەحمتان پێ بکات. کەواتە گوێڕایاڵی خوای گەورەکردن مایەی ئەوەیە کە خوای پەروەردگاریش بەزەیی بە ئێمەدا بێتەوە. ئەنجا دەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. لە ماڵەکەیان وەربگرە، زەکاتیان لێ وەربگرە، سەدەقاتیان لێ وەربگرە. ئەو زەکاتدان و سەدەقەیە دەبێتە مایەی پاکردنەوەی ماڵەکەیان و پاکردنەوەی خۆیان. ئەنجا بەڕاستی ئینسان کە زەکات دەدات، ئەوەی کە لە دڵەوە خۆشی دەوێت کە ماڵ و سامانە فەرمانی خوای پەروەردگار لە سەرووی ئەوەوە دەگرێت، خۆی لە ڕەزیلی بە دوور دەکات. ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. بەڕاستی هەر کەسانێک خۆی لە ڕەزیلی و پیسکەی بپارێزێت، هەر مسلمانێک هەر کەسێک خۆی لەو ڕەزیلیە بپارێزێت، ئەو جۆرە کەسانێکن کە سەرفراز دەبن لە ڕۆژی قیامەتێدا. ئەوە کاتێک کە ئینسان دەبەخشێت خۆی بە دوور دەگرێت لە ڕەزیلی و هەروەها لە پیسکەیی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت تەعیسە عەبد الدینار. ئای بە کوشتێ ئەو کەسەی کە بەندەی دینار و درهەمە. خوای گەورە ماڵی پێداوە لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری نایەنێت. خوای گەورە ماڵی پێداوە کەسی زەکاتی لێ نادات، بەشی فەقیر و هەژاری لێ نادات، هەر بۆ خۆی دەژیێت. دەی ئەو کەسەی کە بەندەی دینار و درهەمە، پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەو کەسە عەمری کورت بێت، عەمری نەمێنێت، بە هیلاک چێت کە دەبێتە بەندەی دینار و درهەم. پارە ئەگەر لە دەستتدا بێت بەڕاستی شتێکی زۆر باشە، خادیمێکی زۆر باشە، بەڵام کە چۆ ناو دڵ و دەروونت بەڕاستی سەیدێکی زۆر خراپە. وریا بە ئەی ئینسان، ئەی مسلمان، با ماڵ و سامان نەبێتە سەید و گەورەت، با ببێتە خادیمت لە دەستتدا بێت زۆر باشە. زەمی ماڵ نەکراوە، بەڵام زەمی ئەوە کراوە کە ئینسان ببێتە بەندەی دینار و دەرهەم و پارە لە غەیری ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری بێنێت. ئەنجا حەق و مافی هەژار و فەقیرانی لێ نەدات. دووهەم لە حکمەتەکانی زەکاتدان ئەوەیە کە ماڵەکەت بەرەکەتی تێدەکەوێت، ئەوەیە کە ماڵەکەت زیاد دەکات. وما أنفقتم من شيء فهو يخلفه. خوای گەورە دەفەرمێ ئێوە هەر شتێک ببەخشن دڵنیابن خوای پەروەردگار بۆتان دەخاتەوە شوێنی. ئەوەی کە دەیبەخشی دڵنیا بە خوای گەورە زیاتر دەخاتەوە شوێنی. وهو خەیر الرازقین. کاکە خوای گەورە چاکترین ڕۆزی دەرە، هەموو شتێک لە بەردەستی خوای پەروەردگاردایە. خوا ماڵێکی پێداوی، ئەویش لە ئەسڵدا هەر ئی خوای پەروەردگارە. دەیکەواتە خوای گەورەت بیر نەچی و فەقیر و هەژارت بیر نەچی، سپاسی خوای گەورە بکە ماڵی پێداوی. خوای گەورە باشترین ڕۆزی دەرە، وریابە. خوای گەورە لە حەدیسی قودسیدا دەفەرمێت یا ابن ئادەم ئەنفق ئونفق عەلەیکە. ئەینەوەی ئادەم دڵنیابە ببەخشە، بەسەرتدا دەبەخشرێت و خوای گەورە پێت دەبەخشێت. ببەخشە لە پێناوی خوای پەروەردگاردا، دڵنیابە خودای پەروەردگاریش بە تۆ دەبەخشێت. ئەنجا فریشتەیەک هەموو بەیانیەک بانگەواز دەکات و دەڵێت دوعا دەکات اللهم ئەعتی منفقا خەلەفا. یا ڕەبی خوای پەروەردگار هەر کەسێک کە دەبەخشێ لە پێناوی تۆدا، ئەتۆش ئەوەی کە دەیبەخشێ بۆی بخەیەوە شوێنی، ئەوەی کە دەیبەخشێ بە زیاتر پاداشتی بدەیەوە، بیخەیەوە شوێنی. دوعای فریشتەش بەڕاستی ئەگەر خوای پەروەردگار قبوڵی کرد ڕەتبوونەوەی نییە، ئامین بۆ هەر کەسێک دەکات، دوعا دەکات ئەوەی کە دەبەخشێ خوای پەروەردگار بۆی بخاتەوە شوێنی. کەواتە ئەوەی کە زەکات دەدا حکمەتی ئەوەیە ماڵەکەی بەرەکەت دارتر دەبێت و هەروەها ماڵەکەی پاک دەبێتەوە. سێهەمیان ئەو کەسەی کە دەبەخشێت لە حکمەتی ئەوەیە لە ڕۆژی قیامەتدا لە ژێر سێبەری بەخشینەکەیدا دەبێت لە دەشتی مەحشەر. هیچ سایە و سێبەرێک نییە بێجگە لە سایە و سێبەری خودای پەروەردگار.
پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. لروج قيامته دا حوت جور كس هنا حوت تاقم هن لجير سايا و سيبري تايبتي خواهي قورة دا حشر دكرين لكاتك دا كهيت سايا و سيبري قنية إلا سايا و سيبري خواهي پروردگار نبيد. او كسي كزور دا بخشيد او انده دا بخشيد بنهيني دا بخشيد وهر وها زور دا بخشيد تاوكو حنده دا بخشيد دو دستكي بينازانت او عبارتك لويك كم بنهيني دا بخشيد دو هميان او كسي زور دا بخشيد لجير سايا و سيبري تايبتي خداي پروردگار دايا. لفرمايشتي كده كده پیغمبر دا فرمي صلى الله عليه وسلم ظل المؤمن يوم القيامة صدقته. دا فرمي سيبري إنساني إيمان دار لروج قيامته دا بريتيا لو خير وشاكي كديكات بريتيا لو زكاتي كديداد لو صدقاتي لو مالو صاماني كخوا بيداوا ليد دات او دبيت السيبريك لروج قيامته دا إنسان لجيري دا حسيتوا زا إنسان باندازي او كزياتر دا بخشي خواي پروردگار سيبركي زياتر دكاد وشاكتر وباشتر لجير سايو سيبركي دا حسيتوا. انجا شوارميان لحكمتي زكاة دان اويك او كسي زكاة دادات برحابتي دل صدر بخوش حالية وزكاة دادات هز بإحراجي ناكات بينا خوشنية لدلوا بزور بخوش حالية او زكاة دادات او پیغمبر دا فرمي صلى الله عليه وسلم او كستامي ايمان و اسلامتي كردوا يعني لإيمان و اسلامتي كيدا قيشتو تآستي كي برز كتام لإيمان و إسلامتي كي دكات. پیغمبر دا فرمي صلى الله عليه وسلم كفرمايشتك الصحيحة 3 من فعلهن فقد طعم الإيمان. سيشت هنا هركسك أو سيانا بكات براستي أو كستامي إيماني كردوا. يكميان پیغمبر دا فرمي من عبد الله وحده وأنه لا إله إلا الله. هر کسێک خوای پەروەردگار بە تاک و تەنهایی بپەرستێت هەر کەسێک لە ژیانی دا یەکتا پەرست بێت بە تاک و تەنهایی خوای گەورە بپەرستێت شەریکی بۆ بڕیار نەدا بزانێت کە هیچ پەرستراوێک نییە کە شیاوی پەرستن بێت جگە لە ئەڵڵا. ئەوە یەکەمیان. دووهەمیان وأعطى زكاة ماله طيبة بها نفسه. ئەنجا بە خۆشحاڵیەوە زەکاتی ماڵەکەی بدات و زەکات لە ماڵەکەی بدات. و سێهەمینیشیان لە زەکات داندا ماڵێکی خراپ نەکاتە زەکات ئەوەی کە لە هەمووی خراپترە بە کەڵکی هیچ نایە ئەوەی بکاتە زەکات ئاوانە بەڵکو لەو ماڵەی کە مامناوەند و وەسەتە لەوە زەکاتی بدات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو سێشتە بکات بەڕاستی ئەو کەسە تامی ئیمانی کردووەتە ئیمانەکەی لە ئاستێکی بەرزدایە کە تامی لە ئیمان و ئیسلامەتیەکەی کردووە. دەیسەند گرنگە برام یەکێک لەوانە ئەو کەسەیە کە زەکاتی ماڵەکەی دەردەکات. چوارەمیان لە حکمەتەکانی زەکاتدان ئەوەیە کە بەڕاستی زەکات لە سیفەتی ئەو کەسەیە زەکاتدان لە سیفەتی ئەو جۆرە کەسانەیە کە خوای پەروەردگار بە ئیمانداری حەق و ڕاست وەصفیان دەکات. پێت خۆش نییە لە لای خوای گەورە موسڵمانێکی ڕاستەقی نەبی دەی ئەوەتە خوای پەروەردگار لە وەصفی ئەو کەسانەدا دەفەرمێت إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم. براستي إنما أداتي حصرة وتهر أو كسانة إيمانداري راستقينا أو كسانا ككاتيق ناوي خواي پروردگار دبيستن دليان دلرزيت نك بيدلي كاك لخواي بترس باكينية كناوي خواي قورة دبيستيت دلي دلرزيت. انزا وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. كاتيق آيات كان خواي قوريان بسر دا خوين ريتوا إيمانيان زياد دكات وعلى ربهم يتوكلون هميشا پشتیان بخوای پەروەردگاری خۆیان سپاردووە. ئەنجا الذين يقيمون الصلاة ئەوانەی کە نوێژ بەرپا دەکەن ومما رزقناهم ينفقون. وصفەتی ئەو کەسانە ئەوەیە لەو ڕزق و ڕۆزەی کە خوای پەروەردگار پێداون لە پێناوی خوای پەروەردگاردا دەیبەخشن هەم بەخشینێکی عام و گشتی و هەمیش زەکاتی واجبی لێ دەردەکەن. جا خوای گەورە دەفەرمێ أولئك هم المؤمنون حقا. ئەو کەسانە ئیمانداری ڕاست و تەواون کە خاوەنی ئەو جۆرە سیفەتانن کە یەکێک لەوانە ئەوەیە ئەو کەسانە زەکات دەدەن و هەروەها سەدەقات لە ماڵەکەیان دەدەن. لەهم دەڕەجات عند ربهم. جا پلە و پایە بەرزیان لە لای خوای پەروەردگار بۆ هەیە وەریزق کەریم و هەروەها ڕزق و ڕۆزیەکی زۆر چاک و ڕێک و پێک و خاوەن ڕێز و باشیان
لەلای خدای پەروەردگاردا هەیە کەواتە زەکاتدان سیفەتی ئینسانی مسلمانی ڕاستەقینەیە بزانە ئەو کەسەی کە زۆر بە خۆشحاڵیەوە زەکات دەدات زۆر خۆشحاڵە کە خوای گەورە بەسەری کردوتەوە ماڵی پێداوە زەکاتی لێ دەدات ئەو کەسە بەڕاستی ئیماندارێکی تەواوە و خوای گەورە بە ئیمانداری حەق و ڕاستی ئەو کەسەی وەسف کردووە و سیفەتی ئەو کەسانە بۆ شێوازەیە خوا بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. ئەنجا شەشەم لە حکمەتەکانی زەکاتدان خۆشەویستی لە نێوان فەقیر و دەوڵەمەنددا دروست دەکات. ئەگەر کەسێک دەوڵەمەند بێ هەر بۆ خۆی بژێت خەڵک چاوی حەزادەتی تێدەبڕێت خەڵک خۆشی ناوێ هەر بۆ خۆی دەژێت بەڵام ئەگەر بەهانای خەڵکەوەش و یارمەتی خەڵکیدا زەکاتی بەسەر فەقیر و هەژاردا دابەش کرد ئەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز دەکات و کۆمەلگا بەیەکەوە دەبەستێتەوە وا دەکات ئینسانێک هەر بۆ خۆی نەژیێت و هەر بیر لە ژیانی خۆی نەکاتەوە بەڵکو خۆشەویستی و ڕەحم و بەزەیی لە ناو کۆمەلگادا دروست دەبێت. خوای پەروەردگار ئاوا دەیەوێت کۆمەلگا بەیەکەوە پەیوەست بێت ڕەحم و بەزەیی هەبێت لە ناو خەڵکدا ئینسان هەر تەنیا بۆ خۆی نەژیێت خوای گەورە ماڵێکی پێداوی ئاگات لە خەڵک بێ خوای پەروەردگاریش لە کاتی تنگانە و ناخۆشیدا ئاگای لە تۆ دەبێت. ئەنجا حوتەم لە حکمەتەکانی مسلمان فێری سەخاوت و ئیحسان و چاکەکاری دەکات مسلمان فێری ڕەحم و بەزەیی دەکات کاکە مسلمان فێری ئەوە دەکات کە ئینسان تەنها بۆ خۆی نەژیێت چاکەکار بێت چاوی لە خەڵک بێت پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێز دەکات ڕەحم و بەزەیی بەهێز دەکات ئەوە هەمووی لە حکمەتی زەکاتدانە کە خوای پەروەردگار بۆ ئێمەی باس کردووە ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون ئینسانێک کە ڕەزیلی و پیسکەیی بکات بەڕاستی لە ژیانیدا سەرفراز نابێ خەڵک خۆشی ناوێت بەڵام ئینسانێک خۆی بپارێزێ لە ڕەزیل و لە پیسکەی و لە سەرف نەکردنی ماڵ و سامان لە پێناوی خوای پەروەردگاردا بەڕاستی ئەو کەسەیە ئەو کەسانە سەرفراز دەبن کە خۆیان دەپارێزن لە ڕەزیلی. ئەنجا عقوبە و سزای ئەو کەسانەی کە زەکات نادەن چییە لە دنیا و لە قیامەتدا؟ لە دنیادا پێغەمبەر صلی الله عليه وسلم لا فرمایشتی ابن عمردا هاتووە کە فەرمایشتێکی صحیحە یاخود حەسەنە دەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی کردە ئێمە و فەرمووی خەمس إذا ابتلیتم وأعوذ بالله أن تدركوهن پێنج شت هەیە هەر کاتێک ئێوە پێی مبتەلا بن هەر کاتێک تووشی بن پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کردووە کە خۆتان بپارێزن خۆتان پەنا بدەن بە خوای پەروەردگار کە نەگەنە ئەو ڕۆژگارەی تووشی ئەو پێنج شتەیە نەبن. جایەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر قەومێک هەر گەلێک زەکاتیان نەدا خوای پەروەردگار بارانیان بۆ نابارێنێت ئەگەر زۆر جاران ئاژەڵ نەبێت ئەو کەسانە شیاوی ئەوە نین هەر بارانیان بۆ ببارێت کەواتە چەندین عقوبە و سزای دنیایی کاتێک دەوڵەمەندەکان زەکات نادەن دێتە ئاراوە و هەروەها کۆمەلگا تووشی چەندین نەخۆشی دەبێت بەڵام ئەگەر زەکات بدەن پاداشتیان لە لای خوای گەورە هەیە کۆمەلگاش ئیسراحەت دەکات خوای گەورەش ڕەحم بەو کۆمەلگایە دەکات. ئەنجا لە دوا ڕۆژدا ئەو کەسانەی کە زەکات نادەن خوای پەروەردگار باسییان دەکات والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم أو كساني كمال وصامانيان هر خزن دكن هر بو خوان قلي ددنوا ليس رفناكن لبناي خواي قوردا زكاتي لنادن خواي قوردا فرمي فبشرهم بعذاب أليم خوا پنا من داد أو كسانا مجدان بيبدا بسي بس زايكي زور بإيش وأهزار أو ماڵ و سامانەی کە تۆ لەو دنیادا زەکاتی لێنادەی لە ڕۆژی قیامەتێدا بە ئاگری دۆزەخ گەرم دەکرێت ناوچاوان و پشتی ئەو کەسانەی پێداغ دەکرێت پێی دەسووتێندرێت پێی سزا دەدرێت. ئەی ئەو کەسەی کە لەبەر ماڵ و سامان خۆت تاوانبار و گوناحبار دەکەی ئەی ئەو کەسەی کە ماڵ و سامان لە دڵتدا ئەوەندە جێگیر بووە بۆتە سەید و گەورەت و دەرنایێت بزانە لە قیامەتێدا چیت بەسەر دێت هەر بەو ماڵ و سامانەی خۆت سزا دەدرێی. الجزاء من جنس العمل كاكا بو مالو الصامانة دبيته هكارك بو أوي كبي سزا بدري. بيغمبر صلى الله عليه وسلم كلا فرمايشتي بخاري دا هاتوا أبي هريرة جارته ودا فرميت من آتاه الله مالا فلم يؤدي زكاته هر كسيك خواي پروردگار مالو ساماني بيبداد أو زكاتي لنداد أو مالو سامانة دبيته مارك جا پیغمبر وصفی مارەکە دەکات مارێکی کەچەڵا سەری تۆزێک سپی کە نیشانەی زۆر پێوەدان و ژەهر ڕشتنیەتی زۆر خراپیەتی و زۆر مارێکە بە ئەزیەت و ئازارە دەفەرمێ دەبێتە مارێک لە گردنیان دە ئاڵێ و شەوێلەگەکانیان دەگرێت
أو ماري دڵێ أنا كنزك أنا مالك كأك من أو مالو سامانەی تۆم ئەو گەنجینەی تۆم کە لە دنیادا هیچ کەسێکت نەدەناسی خوای گەورەت نەدەناسی بەچی هیچ کەسێکت لێ نەدا زەکاتت نەدەدا و کەست لەبیر نەبوو ئەو ڕۆژەی ئەو مارە دەڵێ بەڕاستی ئەمن ماڵەکەی تۆم گەنجینەکەی تۆم ئەو مارە دەبێتە ئەو ماڵە دەبێتە مارێک لە گردنت دەئاڵێت. ئەی مسلمان چی شتێک ماوەتەوە کە زەکات نەدەی کە سەدەقات لە ماڵەکەت نەکەیت هەر بەو ماڵەیە سەزا دەدرێت لە ڕۆژی قیامەتدا وریابە ئەوە سزای کەسێکە کە لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسەکە لە دنیادا زەکاتی نەداوە خوای گەورە لە قیامەتێدا ئابە و شەوازەیە سزای دەدات و ماڵەکەی دەبێتە هۆکاری سەزادانی جە هەر جۆرە ماڵێکی هەبێت. لە ئادابەکانی زەکاتدان یەکەم ئیخلاسیەتە ئەو کەسە مەبەستی تەنها ڕەزامەندی خوای پەروەردگار بێت. دووهەمینیان زۆر بە ڕەحابەتی سەدر و بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە بە ئەو پەڕی دڵخۆشیەوە زەکاتەکەی بدات نەک پێی وابێ لە دڵی خۆی دەکاتەوە و وەکو ئەو کەسەی کە 40 دەفتەر زەکاتی هەبوو گوتی کاکەجە ئەو هەموو ماڵەیە بدەمە زەکات بەخوا نایدەمەوە گوتی تێکەڵی بکەنەوە کاکە 40 دەفتەر زەکاتت هەیە چەند دەفتەری دیکەت هەیە خوای گەورە پێی داوی بۆ بیر ناکەیەوە ئەو هەموو دەفتەرانت هەن خوای گەورە پێی داوی بیر لە زەکاتەکەت دەکەیەوە نایدەیت دەی زۆر بە ڕەحابەتی سەدر بە خۆشحاڵیەوە ئەو زەکاتە بدە سوپاسی خوای گەورە بکە کە ماڵت هەیە لەو کەسانەی کە زەکات دەدەی نەک لەو کەسانەبی کە زەکات وەردەگری. ئەنجا سێمینیان کە زەکات دەدەی لە ئادابەکانی زەکات ئەوەیە منەت بەسەر خەڵکدا نەکەی ئەو کەسەی کە زەکاتی پێدەدەی منەتی لەسەر نەکەی و لە بەرامبەردا ئیش و کارێکی پێ نەکەی منەت لەسەر مەکە سەدەقاتەکەت بە منەت و منەتکاریەوە بەتاڵ مەکەوە و هەڵی مۆشێنەوە. ئەنجا خراپترین جۆری ماڵ مەکە زەکات بەڵکو ئەو ماڵی کە وەسەتە ئەوە بکە زەکات بەڕاستی ئەو کاتەیە کە بەو شێوازەی ئینسان زەکات بدات لە لای خوای پەروەردگار پاداشتی هەیە و ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە. ئەنجا خوای پەروەردگار کە وەصفی بەندە ئیماندارەکان دەکات کە سەرفراز دەبن لە قیامەتێدا بزانە سیفەتیان چییە. قەد ئەفلەح المؤمنون بەڕاستی و بە تەئکید مسلمانان ئیمانداران ئەو کەسانەی کە ئیماندارن ئیمانداری حەقیقی و ڕاستن لەو دنیایەدا لە ڕۆژی قیامەتێدا سەرفراز دەبن. الذين هم في صلاتهم خاشعون ئەو کەسانەی کە لە نوێژەکانیاندا بە ئاگان و خشوعیان هەیە. ئەنجا والذين هم عن اللغو معرضون ئەو کەسانەی کە خۆ لە قسە و کرداری خراپ و بەتاڵ دوور دەگرن پشتی تێدەکەن. ئەنجا والذين هم للزكاة فاعلون سێم سیفەتیان ئەوەیە ئەو کەسانەی کە لە قیامەتێدا ڕزگاریان دەبێت زەکات لە ماڵەکەیان دەردەکەن و زەکات دەدەن بە ئەو پەڕی چاکی و بە ئەو پەڕی ڕێکوپێکیەوە. ئەوە سیفەتی ئەو کەسانەیە کە خوا دەفەرمێ سەرفراز دەبن لە ڕۆژی قیامەتێدا عاقبەت خێر دەبن ئەوە سیفەتیانە. دەی ئەو کەسەی کە دەتەوێت سەرفراز بی لە لای خوای پەروەردگار دڵنیا بە بەو سیفەتانە سەرفراز دەبی لە لای خدای پەروەردگار. کۆتا هەمین شت فەرمایشتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێت سوێن دەخوات هەر کەسێک لەو دنیادا ببەخشێت ماڵەکەی کەم ناکات ما نەقەسە مال قەط من صەدەقەة فەتەصەدەقوا کەواتە ئەی ئەو کەسەی کە ماڵت هەیە پێغەمبەر دەفەرمێ کەم ناکات ببەخشن خوای پەروەردگار بەرەکەتت بۆ تێدەخات هەم لە دنیادا و هەمیش لە قیامەتدا. بۆیە بەڕاستی زەکاتدان کۆمەڵگا بە یەکەوە دەبەستێتەوە. بەڕاستی ڕەحم و بەزەیی لە ناو کۆمەڵگادا دروست دەکات پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێز دەکات ڕەحم و بەزەیی دروست دەکات ئینسان فێری ئیحسان و چاکەکاری دەکات. بەوەش دەگەینە ئەو ئەنجامەی هەرچی کە خوای پەروەردگار بۆی بڕیار داوین هەرچی کە خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکات دڵنیا بە ئەی موسڵمان ئەو شەریعەت و دینەی ئێمە لە دنیا و لە قیامەتدا مایەی سوود و قازانجە و چەندین حکمەتی لە پشتەوەیە لە دنیادا بۆ خۆمان و کۆمەڵگا سوودی لێ دەبینێت و بە دڵنیاییشەوە لە قیامەتیش ئینسان پێی سەرفراز دەبێ و عاقبەت خێر دەبێت لە لای خوای پەروەردگار خوای گەورە بمانگەڕی لەو جۆرە کەسانە. ئەوانە کۆمەڵێک وانە و دەرس و پەندی ڕەمەزان بوون خوای پەروەردگار بیکاتە توێشوی قیامەت بۆ من و بۆ هەر کەسێک کە سوودیان لێ دەبینێت و گویان لێ دەگرێت خوای پەروەردگار پاداشتی ئەو کەسانە بداتەوە کە بوونە هۆکاری تۆمارکردنی ئەو وانانەی کە لە ڕەمەزاندا ئینسان پێویستە لەبەر چاویان بگرێت. خوای پەروەردگار لێمان قبول کات بیکاتە
مایەی توێشوەیەکی حەسەناتمان بۆ ئاخرەتمان بیخاتە تای تەرازوی حەسەناتمانەوە و لێمان قبول کات. خوای پەروەردگار بمان گەڕی لە بەندە ڕاستەقینەکانی خۆی لەو مانگێدا بتوانین ڕەزامەندی خوای گەورەوە دەست بێنین، قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا و لێمان خۆش بێت و عاقبەت خێر و دنیا و قیامەتمان بکات. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.